کەمکردنەوەی باج شوێن با سەرۆکوەزیرانی بەریتانیا لێژ دەکات. کەمکردنەوەی باج دروشمی بانگەشەکەی بوو هەرکە دەسەڵاتیشی گردە دەست پلانەکەی جێبەجێ کرد. لیز تراس سەرۆکوەزیرانی نوێی بەریتانیا بەر لە چەند ڕۆژێک بڕیارە قورسەکەیدا و لە 45 باجی کەم کردەوە. میدیاکانی بەریتانیا بڕیارەکە وا وێنا دەکەن کە گورزێکی کوشندا لە ئابووری وڵاتەکەیان دەدات و دەیخاتە ژێر 100 ملیار پاوەند قەرزەوە. لە دوای بڕیارەکەی تراس بەهای پاوەند بەرامبەر بە دۆلار بە شێوەیەک دابەزی کە لە 37 ساڵی ڕابردوودا بەو شێوەیە نەبووە. تراس کە مانگێکە لەسەر کورسی دەسەڵاتە بە کەمکردنەوەی باج خۆی خستە بەرەی گەلەکەی، بەڵام ئەنجامەکەی خەریکە پێچەوانە دەبێتەوە. بە گوێرەی بڕیارەکە دەبێت حکوومەتی بەریتانیا قەرزی ناوخۆی لە بازرگانەکان بکات و لە بەرامبەردا سوویان پێ بدات. کەمکردنەوەی باج داهاتی وڵاتەکە کەم دەکاتەوە و ڕوبەڕووی مەترسی قەیرانی ئابووری سەختی دەکاتەوە. جیمز کارلیج پەرلەمانتاری بەریتانیا با ڕۆژنامەی گاردیانی گوتووە کەمکردنەوەی باج لە سوودی ئەو کەسانەیە کە داهاتی ساڵانەیان بەرزە. گاڤین باڕوێل پەرلەمانتاری پێشووی پارێزگاران واتە پارتەکەی تراس با گاردیانی گوتووە حکوومەتی تراس لە یەکەم مانگی دەست بەکاربوونیدا ناوبانگی پارتەکەی وەلاناوە. ئەو دەڵێ چاکردنەوەی زیانەکان چەندین ساڵی پێویستە. ژمارەیەک پەرلەمانتاری پارتی پارێزگاران داوایان لا ترس کردووە بە پەلای دەست لە کار بکێشێتەوە. با گوێرەی ڕاپرسیەکی ئاژانسی توێژینەوەی ئۆپینیان لە 175 بەشداربووان پێیان وایە پارتی پارێزگاران ناتوانێت کۆنتڕۆڵی ئابووری بەریتانیا بکات. بەشداربووانی ڕاپرسیەکە لە 170 ئەو کەسانە بوون کە پێشتر دەنگیان بە پارتی پارێزگاران داوە. سەرەڕای ناڕەزایەتیەکان تاوەکو ئێستا تراس هیچ ئاماژەیەکی وای نیشان نەداوە کە لە بڕیارەکەی پاشگەز بێتەوە. تیری ڕخنەکان ڕوو لە ترەسە و ئەویش ڕێخستنەوەی ئابووری وەک قەڵغان بەکاردەهێنێت و ڕوو لە خەڵکی دەکات و پێیان دەڵێت بەرەو داهاتوویەکی باشتر دەتان بە.